ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی مەڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی چلەیەمین ڕۆژی گیان بەخەتکردنی خۆپیشاندەران لە شارەکانی کوردستان و ئێران. بەردەوامی مانگرتنی فواد فەتحی لە زیندانی ئێڤین. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران. بەرزبوونەوەی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر منداڵان لە ئێران و دەست بەسەرکرانی مەحموود سدیقی پور. بەڕێوەچوونی ڕێوڕەسمی چلەیەمین ڕۆژی گیان بەخەتکردنی خۆپیشاندەران لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە 28 ڕێبەندان خەڵکی ستەم لێکراو لە شارە جیاوازەکانی ئێران و کوردستان بە مەبەستی ڕێزگرتن لە یادی گیان بەخەتکردوانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو چەندین مەراسمیان بەڕێوە برد. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتوون بنەماڵی گیان بەخەتکردوان لە شارەکانی ئەودانان، مەشهەد، نەشەفابادی ئیسفەهان، تاران، بۆکان، زەنجان، مەرودەشت و چەندین شار و شارۆچکەی دیکە بە بەشداری بەرینی خەڵکی ئازادی خواز مەراسمەکانیان بەڕێوە برد. ئەو کات هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمی جەنایەتکاری ئیسلامی بە مەبەستی بڵاو پێکردنی کۆبوونەوەکان لە چەندین شار هێرشیان کردە سەر هاوڵاتیان و بە گوێرەی هەندێک لە راپۆرتەکان بەهۆی تەقی ڕاستەخۆ هێزەکانی ڕژیم چەندین هاوڵاتی بریندار بوون. بەردەوامی مانگرتنی فواد فەتحی لە زیندانی ئێڤین. پێڕاپۆرتی گەیشتوو بە ناوەندی هەواڵی کۆمەڵا فواد فەتحی بەندکراوی سیاسی و چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی ئێڤین بۆ ماوەی زیاتر لە 4 ڕۆژە مانی لە خواردن گرتووە. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ئەو چالاکوانە ڕۆژی شەممە 25 ڕەبەندانی ئەمساڵ دژ بە گواستنەوەی کۆمەڵێک لە بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکان بۆ بەندی زیندانی سیاسی و هەروەها گوشاری بەرپرسانی ڕژێم لە زیندانی ئێڤین مانی لە خواردن گرتووە و دۆخی تەندروستی ناجێگیرە. شایانی باسە سەرڕای مانگرتنی ناوبراو لە خواردن تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە بەرپرسانی زیندان وەڵامی داخوازیەکانیان نەداوەتەوە و تەنیا پێیان ڕاگەیاندووە کە پێویستە واز لە مانگرتنەکەی بهێنێت. بەردەوامی دەست بەسەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران. بە پێراپۆرتەکان سەرڕای تێپەڕبوونی زیاتر لە 13 ڕۆژ لە دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری کامیاران هێشتا چارەنووسی دیار نییە. ئەو تێسەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی فاروق نەدیمی ڕێکەوتی 16 ڕێبەندانی ئەمساڵ با هێرشی هێزەکانی داری اطلاعات بۆ سەر ماڵەکەی دەست بەسەر و ڕەوانی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریێک لە بەردەستانیە و لە مافی پەیوەندی گرتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش کراوە. ئەڕەشە لە بەرپرسانی قوتابخانەکان لەلایەن کاربەدەستانی ڕژیمەوە. ڕۆژی چوارشەممە 29 ڕەبەندان بەرپرسانی باڵی ڕژێمی کۆماری ئیسلامی بە بەڕێوەبردننی کۆبوونەوەیەک هۆشداری توندیان بە بەرپرسانی قوتابخانەکاندا کە بەشداری لە مانگرتنی هاوڵاتیان لە چلەیەمین ڕۆژی گیان بەخەتکردنی ناڕەزیاندا نەکرد. بە پێی راپۆرتی گەیشتوو بە بەرپرسانی قوتابخانەکان ڕاگەنراوە کە بەشداری لە مانگرتنی گشتی قوتابخانەکان و زانکۆکان یان تەنانەت ڕێگە خۆشکردن بۆ بەڕێوەچوونی دەبێتە هۆی سازکردنی دۆسیە قەزایی بۆ بەرپرسانی قوتابخانەکان یان دەست بەسەر دەکرێن. هاوکات پێیان ڕاگەیەندراوە کە لەگەڵ بەشداربوانی مانگرتنەکاندا وەکو دوژمن چاویان لێ دەکرێت و پێویستە بە هیچ شێوەیەک بەشداری مانگرتنەکە نەبن. بارزبوونەوەی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر منداڵان لە ئێران لە ڕۆژانی ڕابردوو هاوکات لەگەڵ بەردەوامی شەپۆلی دەست بەسەرکرانی منداڵان لە ئێران لانیکەم 12 منداڵ لە شارە جیاوازەکان دەست بەسەر کراون. بە پێی راپۆرتی گەیشتەوە منداڵانە بە ناوەکانی تەها بەلوچی، ڕامین عەلی زەهی، سامان شێخی، سیاوەش تەقی ئابادی، ئەمیر سام حەیدەریان، ئەمیر حسێن ڕازەنەها، ئەرسام سەفایی، ئیلیا نکویفەر، ئەمیر عەلی دلزور، ئەمیر هومایون ڕومینە، ئەبولفەزل کناری و عەلی عەباس شمسایی مقەدەم لە شارەکانی چابەهار، یازدمەلەکشاهی، یاسوج و نەیشابور دەست بەسەر و هێشتا سەبارەت بە ئەو تۆمەتانەش کە خراوەتە پاڵیان زانیاریەکی دروست لە بەردەستدانیە. گیان بەخەتکردنی 5 کرێکار لە شارە جیاوازەکان. لە ڕۆژانی ڕابردوو 5 کرێکار لە شارە جیاوازەکانی ئێران بەهۆی بایەخنەدانی ڕژیم بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕووداوی کاربوون و گیانیان لەدەستدا.
بە پێی دوای زانیاریەکان کرێکارێکی بیناسازی تەمەن 50 ساڵ لە پارێزگای فارس بە ناوی ڕەحمەت خوشنود بە هۆی ڕووخانی دیواری خانوێک بە سەختی بریندار و پاشان گیانی لەدەستداوە. هاوکات 4 کرێکاری دیکە لە شارەکانی ئیسفەهان، تاران و ئاران و بیتگۆل بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار و هەروەها نەبوونی ناوەندێک بە مەبەستی کۆنتترۆلی ئیمەنی کرێکاران تووشی ڕووداوی کار بوون و گیانیان لەدەستداوە. جێگای ئاماژەیە ساڵی ڕابردوو بەهۆی ڕووداوەکانی کار لە ئێران لانی کەم 1202 کرێکار گیانیان لەدەستداوە و هەروەها 7316 کرێکاری دیکەش بریندار یان کەم ئەندام بوون. دەست بە سەرکرانی مەحموود سدیقی پور ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەڕێوەچوونی چلەیەمین ڕۆژی گیان بەخەتکردنی بەشداربوانی ناڕزایەتیەکانی مانگی ڕابردوو مەحموود سدیقی پور ئەندامی کانونی سنفی معلمانی گیلان دەست بەسەر کرا. بە پێی هەواڵی گەیشتۆ چالاکوانە بە هێرشی هێزەکانی اطلاعاتی سپای ڕژیم بۆ سەر شوێنی کارەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندەمنیەکان کراوە. جێگای ئاماژەیە کە تا کاتیدا ڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری دەست بەسەرکران و هەروەها ئەو تۆمەتانەی کە خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستدانی و دۆخی تەندروستیشی ناجێگیرە. دوایین هەواڵ بەڕێوەچوونی ڕێوڕەسمی ڕێزگرتن لە یادیگیان بەخەتکردوانی خۆپیشاندانەکانی مانگی ڕابردوو لە پاریس و تۆرنتۆ. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ چلەیەمین ڕۆژی گیان بەخەتکردنی بەشداربوانی ڕاوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرامبار ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی تۆرنتۆی کەنەدا، هووی پاریسی فەڕەنسا بە بەڕێوەبردننی چەندین مەراسم ڕێزیان لە یادی گیان بەخەتکردوان گرت. بە پەیوەندیانشکا بەدەستمان گەیشتون ڕۆژی ڕابردوو بە سەدان هاوڵاتی ئێرانی بە بانگەوازی 6 ئەنجومەنی ئێران کۆبوونەوە و بەدەستەوەگرتنی وێنەی گیان بەخەتکردوان و وتنەوەی دروشم خوازیاری سزادانی تاوانبارانی دژ بە خەڵک و بەشداربوانی جەنایەتەکانی ڕژیم بوون. هەروەها لە شاری تۆرنتۆی کەنەدای ئێرانیانی ئازادی خواز بە بەڕێوەبردننی مەراسمێک ڕێزیان لە یادی هەموو گیان بەخەتکردوانی ڕێگای ئازادی گرت و پەیمانیان لەگەڵ نوێکردنەوە. وەڵێ بنەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەکان.